إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. سلام و رحمت و مهربانی خوا برجێ بەسەر هەموو لایەکدا مسلمانانی بەڕێز ڕۆژەوانانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. مانجی پیرۆزی ڕەمەزان مانجی تەغییر و گۆڕانکاریە، مانجی بنیاتنان و خۆدروستکردنە. ئەگەر سەرنج بدەین زانایان دەروونناسان دەفەرمون مرۆڤ هەر کارێک بۆ ماوەی 21 ڕۆژیان زیاتر ممارەسە بکات، ئەم ڕەفتارە ئەم ئاکارە ئەم نەریتە تێیدا دەبێتە خویەکی بنەڕەتی و بەشێک لە کەسایەتی و لە پێکهێنەری شەخسیەت و کەسایەتی خۆی. ئێمەش خوای تەعالە ئەلا یعلم من خەلق وهو اللطیف الخەبیر، خوا کە خۆی خالقی ئێمەیە لە دەروونناسان باشتر ئێمە دەناسی کە چۆن پێدەگەین، چۆن دەبینە خاوەنی کەسایەتیەکی دامەزراو. جا بە پشتیوانی خوا ئەمڕۆ پەیوەندی ڕۆژوو لەگەڵ بنیاتنانی کەسایەتی موسڵماندا باس دەکەین. خوای گەورە لە ڕێگای عیبادەتەکانەوە بە تایبەت ڕۆژووی ڕەمەزان دەیەوێت ئێمە چۆن دروست بکات، دەیەوێت ئێمە چۆن بنیات بنێ. هەموو بینایەک چەند پایەیەکی هەیە، دوای هەڵسنینی ئەم پایانە پێویستی بە تەکمیلات و هۆکارەکانی تەواوکردنی بینایەکی ڕێک و پێک و جوانە. جا سەرەتا با بزانین ڕەمەزان و ڕۆژوو دەیەوێت کام پایانە بۆ ئێمە بنیات بنێ و دوای مکەمیلات و تەواوکاریەکانی ئەم بینایە چین بۆ ئێمە خۆمانی لەسەر بنیات بنین. یەکەم بەڕێزان پاراستنی هاوسەنگی لە نێوان جەستە، لە نێوان ڕۆح، لە نێوان عەقڵ یەکێکە لە پایە هەرە بنەڕەتیەکانی کەسایەتیی تێر و تەواو. سەحابەیش پێغەمبەر هەموو عەلەیهی سەڵات وەسەلام ناوی عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاز بوو. پێغەمبەری خوا فەرمووی من هەواڵم پێدراوە کەوا تۆ زۆر شەو نوێژ دەکەی، زۆر ڕۆژوو دەگری، زۆر خۆت ماندوو دەکەی. فەرمی بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. فەرمووی وامەکە فإن لجسدك أو لبدنك عليك حقا وإن لعقلك عليك حقا وإن لزوجك عليك حقا. فەرمووی بێگومان جەستە و بەدەنی تۆ هەر ڕوح نییە، جەستەی مرۆڤ وەکو ئەسپێک وایە، وەکو وەسایلی سواری وایە. ئەگەر بەنزینی نەبێ و ڕۆنی نەگۆڕدرێ و ئیسراحەتی پێ نەکرێ و سارد نەکرێتەوە، سرەوتی پێ نەدرێ، ئەم ئەسپا ئەم وەسایلی سواریە ماندوو دەبێ. فەرمی عەقڵت پێویستە زیاد لە حەد ماندووی نەکەی، جەستەت پێویستە زیاد لە حەدی خۆی ماندووی نەکەی. سنووری هاوسەنگی نێوان هەرچێک پێکاتەکانت بپارێزە. جەستەت پێویستی بە خەوە، پێویستی بە خۆراکە، پێویستی بە زەواجە. عەقڵت پێویستی بە پشوویە، پێویستی بە ئارامیە، پێویستی بە ئەوەیەکەوە هەندێک جەنجاڵی دڕدۆنجیەکانی دنیای لێ دوورخەیتەوە. اینجا بە هەمان شێوە ڕۆحیشت کەواتە یەکەم شت، یەکەم پایە ئەوەیە کەوا ئینسان هەموو داخوازیەکانی جەستە بەدی بێنێ، شان بەشانی ڕاگرتنی ئەو پێداویستی و خۆراکی ڕۆحیانەی کە خوای گەورە بۆ ئێمەی داناوە. ڕۆژێکیان هەندێک لە هاوڵان هاتن بۆ ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا لە ماڵ نەبوو. لە عیبادەتی پێغەمبەریان پرسی سەحابەکان. دایکمان عائیشە و خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە وێنەیەک باسی عیبادەتی پێغەمبەریان کرد کەئەنەهم تەقالوها، وەک بڵێ زۆر خۆیان بە بچووک و کەم هاتە بەرچاو لە بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. اینجا یەکێکیان هەر لێوتی وەڵڵاهی وعد بێ من لە مەولا بە هیچ شێوەیەک شەو نەخەوم. یەکێک وتی وەڵڵاهی وعد بێ لە مەولا من بە هیچ شێوەیەک زەواج نەکەم. یەکێک وتی وەڵڵاهی وعد بێ لە مەولا من بە هیچ شێوەیەک نەخۆمەوە بەو ئەندازەی کە ئێستا دەخۆم. هەر یەکەی شتێکی وت کە پێغەمبەری خوا گەڕایەوە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ماڵ و ئەمەیان بۆ جێڕایەوە. پێغەمبەری خوا فەوڕەن هاتە ناو هاوڵان لە ناو مزگەوتدا فەرمی ئەنتم قولتم کەذا وەکەذا، فەرمی ئێوەن ئەواتان وتووە.
وتیان بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەی بزانن ئەمما ئینی ئەخشاکم وئەتقاکم وئەعرەفکم وئەعلەمکم بالله فەرمووی من لە هەمووتان لە خوا ترسترم لە هەمووتان بەخوا ئاشناترم لە هەمووشتان زیاتر عیبادەت و پەرستی خوا دەکەم بەڵام ئەصوم وئوفطر هەندێک ڕۆژان بە ڕۆژوو دەبم ئی سونەت هەندێک ڕۆژانیش بە ڕۆژوو نابم واتە ئی سونەت نەک فەرز دووهەم فەرمووی زۆرێک لە شەوگار عیبادەت دەکەم زۆرێکیشی خەوتوم اینجا زەواج دەکەم مناڵیش دەخەمەوە فمن رغب عن سنتي فليس مني هر کەسێک لەم ڕێبازەی من لا بدا ئەوە لەسەر سنەتی من نییە و شوێنکەوتەی ڕاستەقینەی ئومەتی من نییە کەواتە خاڵ یەکەم بەڕێزان هیچ کەسێک بە بیانووی عابیدبوون بۆ خواپەرستی بوون داوە و بانگەواز هەر کارێک نابی خۆی لە خەڵکدا ببڕێ و تەنها لە گۆشەی مزگەوتدا خۆی حەسر بکە تەنها لە ڕەمەزاناندا نەبێ کە پێغەمبەری خوا 10 شەو و 10 ڕۆژ صلی الله علیه وسلم خۆی دابڕیەوە لە خەڵک دەنا بە ناوی دەعوە و بە ناوی خۆپەروەردەکردن و بە ناوی ئەوەی کەوا نابێتۆ پڕیشکە خراپەکانی ڕۆژگار و هەروەها مەیدانەکانی ژیان و خەڵکت بۆ بێ ئەوە لە ئیسلامدا نییە زۆر بانگخواز و داعی هەیە ئەمڕۆ پێی وایە بەس دەعوە هەموو شتێکە هەندێک کەس پێی وایە بەس پەروەردە هەموو شتێکە هەندێک کەس پێی وایە تەنها جیهاد هەموو شتێکە هەندێک کەس پێی وایە تەنها عەقیدە هەموو شتێکە ئیسلام هەموو ئەمانەیە بەڕێزان ئینجا تێکەڵبوونیشە ڕوحە جەستەیە عەقڵە و هێنانەدی داخوازیەکانیشیانە ئەمە خاڵی دووهەم لەگەڵ خۆماندا بەڕێزان واتە ئەم ڕوحەی کە ئێمە هەمانە جەستەیەکی بەبەردا کراوە وەکو پۆشاکە و ڕوحی داپۆشیوین هەر کە مردیشین ئەم جەستە کە بووە بە گڵ خوای گەورە بەرگ و لیباسی تری بەبەردا دەکات ئەوانەی کە شەهیدن پێغەمبەر دەفەرمی عەلەیهی الصەلاة والسەلام ئین ئەڕواح الشوهەداء فی ئەجواث طەیری خضر گیان و ڕۆحی شەهیدان لە ناو باڵندەیەکی سەوزدایە تەسرح فی الجەنە پەرواز دەکا و دێت و دەڕوا گوڵا و گوڵ و چڵا و چڵ و دار و درەخت و باغچە و شوێنە مەسایفەکانی بەرزەخ لە بەهەشتا ئەگەڕێ ئێمەش بە هەمان شێوە هەر لەو کاتێک کە گیانمان دەردەچێ فریشتەکان کە دەفەرمێ اخرجي أيتها الروح الطيبة النفس الطيبة وەرە دەرەوە گیانی پاک بۆ ناو کفنێکی پاک کەواتە ئەم ڕۆحەی ئێمە کە داپۆشراوە بە جەستە داپۆشراوە دەبێت پارێزگاری لە جەستەت بکەیت پارێزگاری لە ڕۆحت بکەیت بۆ پارێزگاری لە عەقڵشت بکەیت اینجا لەگەڵ خوای پەروەردگاردا جەلە جەلالوه پایەی دووهەم بەڕێزان ئەوەیە کەوامە خوا بناسین لە ڕێگای دوو کتابەوە مامەڵە بکەین لەگەڵ خوای پەروەردگار لە ڕێگای دوو کتێبەوە کتێبێکیان کە لەو مانگەدا دابەزیوە کە قورئانی پیرۆزە شهر رمضان الذي أنزل فيه القرآن لە ڕێگەی قورئانەوە تۆ خوا دەناسی لە ڕێگەی قورئانەوە تۆ بوون دەناسی بە شێوەیەکی گشتی نەک هەر گەردوون ناسی نەک هەر جیهان بینی ئەمە غەڵەتە ئینسان پێی وابێت جیهان بینی مانای خوا ناسیشی تێدا نا بوون ناسی خوا دەگرێتەوە جەلە جەلالوه دنیا دەگرێتەوە واروها مرۆڤ ناسی دەگرێتەوە ئاخیرەت ناسی دەگرێتەوە وەزیفەی مرۆڤ دەگرێتەوە لە دنیا دەی ئەم قورئانە پێمان دەڵێ لەکوێوە هاتووی بۆچی هاتووی بۆ کوێ دەڕۆی ئەم گەردوون و بوونەوەرە بە چەند ڕۆژ دروست کراوە هەتاکەی بەردەوام دەبێ لەکەیەوە دەستی پێکردووە ئەمانە هەمووی لە ڕێگەی قورئانەوە اینجا لەسەری هەمووی بوونناسیەکانەوە خواناسیت پێدەناسێنێ خوا کێیە سیفاتەکانی چین اینجا گەردوون لە ڕێگای گەردوونەوە کتاب المەنظور واتە کتابێکی بیندراو ئەم قورئانە کتابێکی خوێندراوی خوایە ئەم گەردوونەش کتابێکی تەفسیرکراو و بەرجەستەکراو و بیندراوی خوای گەورەیە کە پیشانی ئێمەی دەدات لە ڕێگای ئەم گەردوونەشەوە دەتوانی خوا بناسی جەلە جەلالوه اینجا کە خوا ناسی وردە وردە دەبێتۆ
برو بإيمانت بدي برو بعقيدەکەت بدەی برو بەلایەن ڕۆحیت بدەی هەتا بەرز دەبیتەوە لە خوای پەروەردگار بەمانای وشە دەبیتە عەبد و بەندەیەکی ڕاستەقینەی خوا جەل جەلالوه. اینجا پایەی سێهەم بەڕێزان لەگەڵ خەڵکدا طبعا لە پای دووهەمدا خوای گەورە دەربارەی گەردوون چی دەفەرمێ؟ دەفەرمێ سنوريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق. زوي ناسي گردون ناسي روك ناسي زیندەوەر ناسي مرۆڤ ناسي کۆرپەلە ناسي زەوی ناسی هەموو ئەمانە پێمان دەڵێن کەوا خوا حەقە، قورئان حەقە، پێغەمبەر حەقە، هەواڵەکانیش حەقن کە لە قورئان و سونەتی پێغەمبەردا هاتوون صلی الله عليه وسلم. اینجا دەربارەی قورئانیش خوای گەورە پێمان دەفەرمێ ئوتلو ما ئوحیە ئیلەیکە من ربک، بخوێنەوە ئەو کتابەی کە خوای گەورە بە نیگا بۆی ناردووی بۆلات بیخوێنەوە و هەروەها لەبەری بکە خەڵکی بۆ لا بانگ بکە دعوە بانگەوازی پێ بکە قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة. پاشان لەگەڵ خەڵکدا دروشمی هەموو پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ ئینی لەکم ناصح ئەمین، ئێمە بۆ ئێوە دڵسۆزین، چی سوودی هەیە بۆ دینتان بۆ دنیاتان بۆ دواڕۆژتان پێتان ڕادەگەێنن. اینجا خوای رب العالمین دەفەرمی یا ئەیها الذین آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون. ئیماندار دەبێ وابێت چۆن بێ؟ ئەگەر لەگەڵ خوادا بەهێزە پەیوەندیت دەبێت لەگەڵ خەڵکیشدا پەیوەندیت بەهێز بێ بە چاکە، دەستی هاوکاریان بۆ درێژکەی، ڕێڕاستیان پیشان بدەی. بۆیە یەکێک لە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ بایعت النەبیە على النصح لكل مسلم، بەیعەتم بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم کەوا دڵسۆزی دنیای ئیسلام و مسلمانان بم بۆ هەموو شتێکیان. اینجا لەگەڵ دەوروبەردا دەوروبەر مەبەستمان پێ ماڵە، مەبەستمان پێ شەهادەیە، مەبەستمان پێ ناوبانگە، مەبەستمان پێ کەسایەتیە، مەبەستمان پێ هەر شتێک کە هەتە لە دنیا نابێ ئەم شتانە خوات لەبیر بەرێتەوە، دەبێ ئەم شتانە بکەیتە سولەمێک، بیکەیتە قادرمەیەک، بیکەیتە هۆکارێک بۆی خۆی پێ لە خوا نزیکەیتەوە. وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك. هيا بدا صلاة لكولي خوي دردسيتو لسنوري خوي دردسي كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى. هندي كسي بدا صلاة خوي لدا قوري، هندي كسي بمال وسامان خوي لدا قوري، هندي كسي بشهادة وبروانامة خوي لدا قوري، وهندێک کەس هەیە بە ئەولاد و ماڵ و منداڵ خۆی لێ دەگۆڕێ، هەیە بە پارە و سامان و هەیە بەدەسەڵاتی. بۆیە ئەگەر بێت و مرۆڤ بەڕێزان خۆی مقەیەد نەکا، خۆی نەبەستێتەوە و ئیلتیزام بە قورئان و سونەتەوە نەکا، حورمەتەن بۆ جەنابتان هیچ دڕندێکەوە نییە. ئێمە دەبینین لە کۆمەڵگەدا لە ئەنجامی ئەوەی کەوا بە پێی پێوەرەکانی شەرع مامەڵە لەگەڵ حەڵاڵەکاندا ناکرێت کارەسەر دەخوڵقێنێ. وەرە بەو ڕەمەزانە خۆتان بینیتان لەسەر زەواجێک لەسەر تەعەدودێک، ئاخر ئەوانەی کەوا ڕێگە بۆ هەموو شتێک خۆش دەکەن بەس ڕێگە نادەن تەعەدود هەبێ واتە چەند ژنەی هەبێ، ئەوە کارەساتەکانیەتی بە یاسا ڕێگریت لێ دەکا لە ڕووی عورف و نەریتێکی مردوو ماتی دوور لە شەرعەوە. پیاوێک پێویستی بە زیاد لە ژنێکە، ئێ بۆ ڕێگری لێ دەکەی؟ خوا ڕێگەی داوە. دەفەرمێ هەر کامێکەوە بۆ هێ مەثنە وەثلاثە وەڕوباع تا چوار خوای پەروەردگار سروشتی پیاو دەناسێ. دەی تۆ دەی بە پاساوی نەریت، بە پاساوی بنەماڵە، بە پاساوی دەوڵەمەندی، بە یاسا بە پەرلەمان بەوانە ڕێگری لە پیاو دەکەی، پیاو مەجبورە خەباتی ژێرزەمینی دەست پێ بکات کە لێ ئاشکرا دەبێ ماڵە خەزوورە قبوڵی ناکە بەهۆی چی؟ بەهۆی فکرێکی عەلمانی دوور لە دین کە ڕێگری لەم قەزیە دەکا بە ناچاری پیاو
لە نێو دوو بژاردەدا خۆی دەبینێتەوە، یان دەبێ ماڵ و منداڵی لەدەست بدە، یان ئەوەتە دەبێ ماڵی خەزوور دەستباری بێ بۆی، یان ئەوەتا دەبێ بەڕاستی کە لێی دادەبڕێ لێی جا دەبێتەوە ئەو ژنە منداڵەکانی سەرگەردان دەبێ بە ناچاری ئەم کەسە ئەم پیاوە خۆی دەکەوێتە مەوقعێکەوە بمرێ پێی خۆشترە وەک لەوەی جیابێتەوە لە ماڵ و منداڵی. دەناهرا و دکتۆرە بەڕێزە کە کارێکی دڕندانەی کردووە، 2 ڕۆژ 3 ڕۆژ پێشتر پۆستێکی کردووە، چ شتێک لە جگەر خۆشەویسترە بە منداڵەکەی خۆی دەڵێت. کێ دەستی دەچێتە منداڵی خۆی ئەگەر دەوروبەر ناچارت نەکا دەست سوور بێت. ئینسانیش ئەگەر لە ئیسلام دوور بوو، لە دین دوور بوو، لە پەروەردەی قورئان دوور بوو، ژینگەیەکت بۆ دەخڵقێنێ دەستت دەگرێ. اینجا لەو لاشەوە کە ڕەبدانەوەت دەبێ، کە بە پەرچەکردانت دەبێ، هەر پەروەردە بووی دەستی قورئان نییە بە ناچاری لە برێوەی بە خەفەتان بمرێ و هەموو ڕۆژێکی مردن بێ هەر هەموویان بەیەکەوە دەمرێنێت. بۆیە خۆشەویستەکانم ئەم دنیاداریەی ئەمڕۆ، ئەم دەسەڵاتداریەی ئەمڕۆ، ئەم کەوتنە ژێر هەیمەنەی دنیای وڵاتانی ئەوروپی و ئاژەڵیەوە کاکە لەوێ بەکەی خۆیان ڕادەبوێرن، ڕێژەی ڕابواردن نییە. بەڵام لێرە تۆ بۆت هەیە تەنها لەگەڵ ژنێک تا 4 ژن بژیەی، دەی تۆ ئەم خیارانەی لێ دەگریەوە زینا بکات، خراپەکاری بکات، لەو لاشەوە بە کەلتور و بە عورف و بە نەری ڕێگەی دەگری، ئەوەی لێ دەکەوێتەوە. بۆیە چەندە ئەو کەسە خەتابارە، دوو ئەوەندە دەوروبەری کە هۆکار بوون بۆی ئەو کارەکە خەتابارە. ئێمە هەموو جارێ دێین تەنها ئەو کەسە ناشرین دەکەین لە بەرچاومەدانە کەسێک دکتۆر بێت، شەهادەی هەبێ، ئەمە پاسەوهێنانەوە نییە بوو ئەو کارە دڕندانەیە، بەڵام بەڕاستی پێ بڵم دەوروبەرەکەیشی یارمەتیدەر و هاوکار بوون لەسەر ئەو خراپە. ولا تعاونوا على الإثم والعدوان. ژنی هێناوە کافر نەبووە. بۆی ئەو بیر و فکرانەی کەوە لەگەڵ ئەم قەزیەدا مامەڵە دەکەن، تەحەکوم دەکەن لە هەڵوێستەکاندا، لە مووقیفەکاندا، دەبوو لە ڕاگەیاندنەکاندا هەر دڕندەی و کەسە باز نەکرێ، دەبوو ئەو عەقڵە پیس و گەندەڵ و هەروە بەجێماوەش لە قورئان و سونەت و شارستانێتی ئیسلام باز بکرێ کە هۆکارە زەمینە سازکارە بۆ خوڵقاندنی ئەم کارە دڕندانە. بەڵێ بەڕێزان، با بزانین هۆکارەکانی بەهێزبوونی کەسایەتی دوای پایەکان چین. یەکەم ئامانجداری لە ژیان. مرۆڤ ئەگەر ئامانجی بوونی خۆی بزانێ لە ژیان، نەدەستی دەچێتە خۆی بەناحەق، نەدەستی دەچێتە خەڵک إلا لەسەر حەق نەبێت. لا يحل دم امرئ مسلم إلا بإحدى ثلاث. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم خوێنی کەس ڕەوانیە إلا بە 3 شت نەبێ کە لە حدودە شەرعیەکان باس کراوە. اینجا ئامانجی خۆت لە ژیندا بریتە لە بەدەستهێنان ڕەزامەندی خوای پەروەردگار، یەبتەغوونە فەضلا من الله وەرضوانە، دەتەوێت فەزل و بەخشایشەکانی خوا و ڕەزامەندی خوا بەدەستبێنی بۆی لەسەر بوونت قەرزدار نەبێەوە. دووەم هەوڵدان، یەکێکتر لە بنیاتنەری کەسایەتی بەهێز ئەوەی کەوا لە هەوڵ دابی. وەقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله. خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد بە ئومەتت بڵێ کار بکەن، خوا و پێغەمبەر و ئیمانداران بەرهەمی کارەکانتان دەبینێ، کاری جوان لە ڕووی ئاوەدانی، لە ڕووی کۆمەڵاتی، لە ڕووی ئیقتیسادی و ئابووری، لە ڕووی پەیوەندیەکان. بەڵام کاتێک وڵاتێک تەحتیم دەبێ و وێران دەبێ کە هەموو ئەم کەرتە سەرەکیانەی یەکسو بێ. اینجا کات بە زایەنەدان بەڕێزان، مرۆڤی خاوەن ئامانج لە ژیان کات و عمر بەزایە نادا. خۆیەک و قال بە سەهۆڵێک دەبینێ لە بەردەم خۆری عمرە، بەردام ئەم خۆری عمرە، بەردامەوە مشکە ڕەش و سپێی شەو و ڕۆژ خەریکی قرتاندین ڕێکی درەختەکەتن. بۆیە کاتی بەلاوە زۆر گرنگە، لەبەرەوەی لە ڕۆژی قیامەتە 2 پرسیار لەسەر عمرت دەکرێ، عن عمره فيما أفناه وعن شبابه فيما أبلاه. تەمەنت بە شێوەیەکی گشتی لە چیدا گوزەران، لەسەر کام ڕێیە، لەگەڵ چێدا، وە گەنجێتیت بە تایبەت. اینجا هیوا و گەشببینی، مرۆڤ نابێ ڕەشبین بێت بەڕێزان. لا تەیئەسوا، وەکو مامۆستا حەسەن بەنا فەرمێ لا تيأسوا فليس اليأس من أخلاق المسلمين. حقائق اليوم أحلام الأمس وأحلام اليوم حقائق الغد.
دەفەرمێ هەرگیز ئێوە بێهیوا مەبن، لە ڕەحمی خوا بێهیوا مەبن، لە گۆڕانکاری خەڵک بێهیوا مەبن، لە لێخۆشبوونی خوا بۆ خۆتان بێهیوا مەبن، و هەروەها لە هاتنە دی ڕۆژگارێک کە هەمومان خەونی پێوە دەبینی بێهیوا مەبن. بێهیوابوون لە ئەخلاقی مرۆڤی مسلمان نییە. إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون. خوای گەورە دەفەرمێ بێهیوا نابێت لە ڕەحمی خوا، لە بەدەمەوە هاتنی خوا، لە دەروی خێری خوا، تەنها کەسانێک نەبێت کە بێ باوەڕ بن. دەنا مرۆڤ ئەگەر لە سووچی زیندانەکانیشدا بێت، خۆتان بینیتان ئەو سزلانەی سووریا، ئەو بەندینخانە بەرزەخیانەی سووریا ئیوا هەبووە بە موعەبەدی حکم دراوە کە هاتۆتە دەرێ وای زانیەوە سەدام هاتۆ دەروی خێری لێکردوونەوە ڕزگاریان بووە، ئاگەی لە ئەخباری دنیا نەبووە. دەروی خێری خوا کە هات بۆ خۆت نازان چۆن خوا دەروی خێرت لێ دەکاتەوە. اینجا متمانە بە خۆبوون، ڕەمەزان و ڕۆژوو متمانەت بۆ دەگێڕێتەوە. تۆ لەوانەیە پێشتر لە خۆت ڕانەبینیوێ ئەوەندە عیبادەت بکەی و بە ڕۆژوو بی و شەو نوێژ بکەی، بەڵام ئەوە بۆ 14-15 ڕۆژ دەڕوا تۆ توانیت هەموو ئەم نەریتە عادەتە تەقلیدیانە تێک بشکێنی زاڵبی بەسەر هەموویاندا. وە زۆر کەس هەبووە نەیتوانیوە نوێژ بکە، نەیتوانیوە بێتە مزگەوت، نەیتوانیوە حیجاب بکە، نەیتوانیوە ژەمێک نەخوا، بەڵام لەو مانگەدا بووی بە ئەهلی مزگەوت. دەوازی لەمە هێنە لە مزگەوت، چ زەرەدێکت کرد لە مزگەوت. دەواز مەهێنە لە نوێش کە دەست بە نوێش کردووە. بەڕێزان سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژنەکەریان پێ کافر بوو، جات خوا کەسێک لە سنووری کوفر و ئیسلامەتیدا بژیەت ئەوە کەی موسڵمانێتیە؟ ئێدە کە دەست بە نوێش کردووە چ زەرەدێکت لە نوێش کرد؟ ئەم نوێژە چ شەڕەفێکی پێداوی؟ لەگەڵ خەڵکێکی بە شەخسیەت تۆی کردوتە هاودەم، لەگەڵ خەڵکێکی بەڕێز تۆی کردوتە هاوڕێ. اینجا مرۆڤی دامەزرا و یەکێکتر لەوە کارەکان ئەوەیە کەوا نابێت ترسی هەبێ بۆ داهات و خەمی هەبێ بۆ ڕابردوو. ئەمەش بەوە دەبێت کە بەڕاستی ئینسان کە بەڕێی شەرعدا ڕۆی بۆ خوا ژیا، لەسەر ڕێبازی ئیسلام بوو، دۆستاتی ئەهلی ئیمانی کرد، بە پێی توانە دەستباری کارە خەیریەکان بوو، پێی وایە لەگەڵ پێغەمبەر و ئەسحاب و ساڵحان و شەهیداندا لە ڕۆژی قیامەت زیندوو دەکرێت. ئەگەر غەڵەت و کەم و کوڕیشی هەبوو بێ، بۆیە ترسی نییە بۆ داهاتوو، و لە ڕابردووش خەمی نییە، چونکە دەزانێت ڕابردووی خۆی چۆن گوزەراندووە. ئەوەی کە بۆی کرابێت لە عیبادەت و پەرستەکان و لە خۆشویستنی ئیسلام و موسڵمانان ئەمەی ئەنجام داوە. اینجا کۆتا خەڵکە باسی دەکەین ئەوەیە کەوا زۆر دڵخۆش نەبی بەو شتانی کە دێتە دی و هیوایەتە، و زۆریش نیگەران نەبی بەو شتانی کە لەدەستت دەچێت. دەروونناسان پێڵێن ئەلهەیەجانە نەفسی، واتە ئینسان نابێ لەپڕ خۆشیەکت بۆ دێ بفڕی، و لەپڕ ناخۆشیەکت بۆ دێ لە خەفەتان قڕبی. ئەوە توش دووچاری مزعفاتی نەفسی دەکات، تووشی زەختت دەکات، تووشی شەکرەت دەکات، تووشی جەڵتەی قەلبیت دەکات. زۆر کەسەیە کە لە ئەوروپایە دەڵۆڵە دەکەن بە مفاجعە هەتا نەچمەوە لە دەرگای ماڵەوە نەدەم ناڵم داکو باوکم بزانێ، کە دەگەڕێتەوە ماڵێ ڕاستە خۆ داکو باوکی دەبورێتەوە. خۆ ئەوە پاداش دایک و باوکە ساڵهای ساڵە دوعای خێرت بۆ دەکات ئەولادم بپارێزی تۆش دەیبورێنیتەوە. پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر پیاو لە سەفەرێکی دوور بوو نابێ بەبێ ئاگاداری ژنەکەی بگەڕێتەوە ماڵەوە، دەبێت تەلەفۆن بکەی بڵێ ئافر دەگەڕێمەوە ئەم شەو، نەک بۆی بکەی بە سۆپرایزێک و لە ناکەوە بگەڕێەوە زاوا لەوانە دڵیشی پیس بێ، مەبەستی بێ مراقەبەی خێزانی کە داخۆت چ دەکا و لەگەڵ چی قسان دەکا. بۆیە خۆشەویستان خوای گەورە دەفەرمێ ما أصاب من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها إن ذلك على الله يسير لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم إن الله لا يحب كل مختال فخور. خوای گەورە دەفەرمێ هەر بەڵاو موسیبەتێک ڕووەدا پەیوەندی بە نەفسی خۆتانەوە هەبێ یان لەسەر زەویدا بە شێوەیەکی گشتی کە ڕووەدا لە لەوح المەحفوظ نووسراوە. بۆچی خوای گەورەوەمان پێ دەڵێت
یعنی هەر شتێک لە خۆشی و ناخۆشی ڕووەدا قەدەرە. خوای تەعالە چەند هەزار ساڵ پێش ئێستا ئەم بڕیارەی نووسیوە لە لەوح المەحفوظ، بەڵام ئێستا دێتە جێ. ئەم کتابەت و نووسینەت بۆیە پێ دەڵێ لیکەی لا تەأسەو عەلا ما فاتەکم، بۆ ئەگەر خۆشەویستێکت لێ مرد، خەبەرێکی ناخۆشت بیست، ڕێک جەڵتە لێت نەدا، زەقتت بەرز نەبێ، شەکرت نەفڕێ، هاوسەنگی خۆت تێک مەدە، بەڵێ نیگەران دەبی، خەفەت دەخۆی، بەڵام لیکەی لا تەأسەو، زۆر ناڕەحەت مەبە. خوای گەورە دەفەرمێ زۆر ناڕەحەت مەبە. خوای گەورە ئەفەرمێ ئەگەر نا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناڕەحەت بووە، فەرمێسکی ڕشتووە، غەمبار بووە، إن القلب ليحزن وإن العين لتدمع، فەرمووی چاو فرمێسک دەڕەژێ دڵ غەمبار دەبێ، بەڵام نابێت کۆنتڕۆڵ لەدەست بدەی، جلوبەرێک بدڕێنی، سەر و قش بڕنی، ئەمانە لە ئەخلاقی موسڵمان نییە. اینجا دەفەرمێ لیکەی لا تەأسەو عەلا ما فاتەکم، بۆی خەفەت نەخۆن بۆ شتێک کە لەدەستان دەچێت، زۆر ماڵت لەدەست دەچێت، جاری وایە، جارە فرسەتێکت لەدەست دەچێت، بە چەندین دەفتەرت لەدەست دەچێت، چەندین مەعامەلە هەبووە، ئیوا هەبووە بە 400 و 600 دەفتەر لەدەستی چووە، ڕێک خۆی کوشتووە، یان ڕێک جەڵدە لێی داوە لە ناو دوکانەکەی خۆیدا. ئەمە بەڵگەی لەسەرەوە کە ئەم کەسانە ژیانیان نەناسیوە، دنیایان نەناسیوە وەکو خۆی، پەروەردە نەبوون بەو دەرونیەی کە قورئان دەیهەوێت. ولا تفرحوا بما آتاكم، و زۆریش دڵخۆش مەبن بەو شتانی کە بۆتان دێتە پێش، جا لە ماڵە، لە ڕزقە، لە مناڵە، لە هەر چیەکە، با تووشی سەراسیمەبوون نەیەن، تووشی سەدمەی نەفسی نەیەن، زۆر بە تەبیعی و بە ئاسایی پێشوازی لە هات و نەهاتەکان بکەن. ئەوە ئەخلاقی قورئانە بۆ ئەوەی مزەعافاتی نەفسیتان لەسەر دروست نەبێ. لە کۆتاییدا دەپاڕێنەوە بە ناوە جوانەکانی خوا و دەڵێن خوا لەو کەسانەمان بجێڕی کە بەهۆی قورئانی بەرزەوە بەرزمان دەکەیتەوە، خوا لەو کەسانە بمانگێڕیت کە بەهۆی قورئانی بەخشندەوە ئەم هەموو ڕێنمایە جوانانەمان پێ دەبەخشێ، بمانکەیتە کەسێکی بەخشندە، خوایە بمانکەیتە کەسانیشی بەڕێز بەهۆی ئەم قورئانە بەڕێزەوە، خوایە بمانکەیتە کەسایەتیشی گەورە بەهۆی ئەم قورئانە مەزن و گەورەوە، خوایە بمانکەیتە کەسانێکی جوان بەهۆی ئەم قورئانە جوانەوە، خوایە بمانکەیتە کەسانێکی سودبەخش بۆی ئەم قورئانە سودبەخشەوە، خوا بمانکەیتە کەسانێک کەوا ژێنەرەوەی ژیانی خەڵک بین، وەکو چۆن ئەم قورئانە ژیانی خەڵکی زیندوو کردەوە، ژیانی بۆ خەڵک گەڕاندەوە. یا ڕەبی خوا بمانکەی بە ڕەحمەت بۆ خەڵک، وەکو چۆن ئەم قورئانە ڕەحمەت و زەحمەتی لادا، خوا بمانکەیتە نور بۆ خەڵک، وەکو چۆن ئەم قورئانە نور بوو بۆ خەڵک، خوا بمانکەیت بە کەسانێک کەوا گیانی ژیان دۆستی و مرۆڤ دۆستی لە ناو خەڵکدا دروست دەکەن، وەکو چۆن ئەم قورئانە ژیان دۆستی و مرۆڤ دۆستی دروست کرد. یا ڕەبی خوای پردگار بمانکەیتە شیفا بۆ نەخۆشیە دەرونیەکان و خەمەقوڵەکانی خەڵک، وەکو چۆن ئەم قورئانە شیفا بەخشی دڵە خەمبارەکانە، خوا بمانکەیتە شیفا بۆ ئەوانەی کە زامی قوڵیان هەیە، و یا ڕەب العالەمین بمانکەیتە ئەو پەنجە بە ڕەحمەت و نەرمونیانەی کەوا فرمێسکی بێنەوەیان و هەژاران و هەتیوان دەسڕێ، خوایە بمانکەیتە ئەم قورئانە نورانیە لە ڕووی ئیسلاح و چاکسازی و لە ڕووی جۆشدانی ریزەکانی کۆمەلگا و لابردنی دژمناتی و خلاف و شقاق و فراق. یا ڕەب العالەمین، یا ڕەبی خوا تاعەت و عیبادەکانمان لێ قبوڵکەی، یا ڕەبی خوا لە ئازادکراوانی ئەو مانگە بمانجێڕی، قەڵەمی عەفوت بێنی بەسەر گوناه و تاوانەکانمان، شەوانی قەدری پیرۆزیش بکەیتە قسمەت و نسیبی هەموو لایەکمان. آمین آمین. وآخر دعوانا الحمد لله رب العالمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.